کە بەدەستی خۆ خۆشەویستان و گوێگرانی بەڕێز بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەموو کاتێکتان شادی و خۆشی و کامەرانی بێت. ئێمە ئەم ئێوارە لە ڕادیۆی میلی گەڕیان بە پێویستمان زانی لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست بن، ئێوەی گوێگر و ئێوەی بینەری بەڕێز و خۆشەویست. بەرنامەکەمان کراوەیە و چاوەڕێی کۆمنت و تەلەفۆن و ڕخنە و پێشنیاری ئێوەی بەڕێز و خۆشەویستین ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن بە ژمارە 070 471 5264 لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستین. ڕادیۆی میلی گەڕیان ئەمڕۆ وەکو بەرنامە پێشکەشکردن و دەستپێکردن یەکەم بەرنامەمانە بێت و لەمڕۆ دەست بەکارەبین لە ڕادیۆی میلی گەڕیان. بەرنامەکەشمان بە زەرب و باڵەبان زەربی کاکە بابانی خۆشەویست و باڵەبانی کاکە ڕەحیم، شەپۆلی ڕادیۆکەشمان لەسەر 9401 واتە زۆر ڕادیۆ و پەخش هەیە لە مارکەی سیارەکەەوە یاخۆ با بڵێن لە مارکەی ڕادیۆکەوە بۆ ڕادیۆیەکی تر مارکەکە ئەیگۆڕێ ئەتوانی ئەگەر لەسەر 94.1 ڕادیۆی میلی گەڕیانە نەدۆزیەوە واتە 94.10 لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین. بەرنامەکەشمان ناو دەنێین هونەری کوردەواری یاخۆ بەرنامەی کوردەواری لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین. سەرەتا کە ڕادیۆکەمان بە ناوی ڕادیۆی میلی گەڕیانەوەیە، ئێمە زەرب و باڵەبانێکی گەڕیان پێشکەش بە ئێوەی خۆشەویست دەکەین. چاوەڕوانی تەلەفۆنی ئێوەی بەڕێز و خۆشەویستین چ ڕەخنە و پێشنیارێکیشتان هەیە بەسەر سەر و بەسەر چاو لە خزمەتانان و کاک جەزای سازی بەڕێز و خۆشەویستیش لەسەر لایفەکە کۆمنتەکانی ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەخوێنرێتەوە و ئەیخوێنێتەوە و هەر ڕەخنە و هەر داواکاری و هەر پرسیارێکتان هەبێ وەڵام دەدرێنەوە. فەرموو کاکە بابان و کاکە ڕەحیم.
دەسوچاتان خۆش بێ کاکە بابان و کاکە ڕەحیمی خۆشەویست. ئێمە ئەمڕۆ وەکو دەستپێکی بەرنامەی لێرە دانیشتوین بۆ خۆشی خۆشەویستان و گوێگرانی ڕادیۆی میلی گەڕیان. ئەوە ئەو گۆرانیە گەڕیانەش سەرەتا پێشکەشمان کرد بە خۆشەویستان و گوێگرانی
ڕادیۆی میلی گەڕیان لەسەر شەپۆلی 9401 یاخود 94 پۆین یەک یاخود 94 پۆین 10 بەڵێ بەڕێزان لەسەر شەپۆلی 94 پۆین یەک یاخود لەسەر شەپۆلی 94 پۆین 10 بۆ پەیوەندیکردنیش 1970 471 52 64 لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستین. ئەگەر کۆمنت و شت هاتووە با کاکە جەزا کۆمنتەکان بخوێنێتەوە تاکو زانین داواکاری گوێگرانی بەڕێز و بینەرانی بەڕێز چییە تا ئێمە لە خزمەتیان نابین. ئێوارتان باش بیسەرانی ڕادیۆی گەڕیان زۆر بەگەرمی بە خێراکنی هونەرمەندی دیارین هونەرمەندی میلی دەمخۆش کاکە ڕێزەباتیەکەم بە خێراتنێکی گەرمی هەردوو ژانیاری بەتوانە کاکە ڕەحیمی باڕەوان کاکەوانەکەم خۆشەویستان نۆماڵی منفازەی لە هەندێک هەڵی تەکنیکیوانە بۆمان بەخشن ژووری سوێدەگەشمان بەخوایەکی کەمترنی لەگەڵ ساونایە بێستا حالێنە ساونایە بوون دەستخۆشی لە ڕاگەندەکاری بەتوانە کاکە جاقۆ جەلالیەکەم تۆی شاڵکاربانە کاکە ڕەواندی مۆنتێر سوپاسیانەکەم زۆر خۆشەویستن هەوڵی نێوارێکتان بۆ بکەین لە گۆرانی موزیک لە ڕاستیە کۆمنتەکان جارە سێ کۆمنتمان بۆ هاتووە داوا چارەسەرکردنی لە بە دوو لای بەڕۆ ئێستا لایبێکیان چێشەمەندێ لە لایبێکیانە هەندێک کێشەی دەم هەیە چارەسەرەکەین ئەم خۆشەویستانی کە کۆمنتیان نردووە کاکە مەجلیزیرەکی هونەرمەندی دێرین نیشانی کەرار هەڵە دەستی ئێستا بە جوانە خۆش بێت زۆر سپاسێکەین برای بەڕێز و چاوی ماچەکە کاکە ئاسۆ محەممەد سعید ستۆدیۆکە جوانە دەست خۆش سپاسێکەین کاکە مەجلیزیرە گەڵەسدا سلااو لە بەڕێزان کاکە بەرزی چاوکی هونەرمەند لە تاراوگە و لە زۆرەوە دڵی نردووە ڕێزی نردووە کاکە هەردی عەلی هەڵە دەستان خۆش بێت کاکە ڕزگا خەراغی هاوڕێ و هاوکاری هەمیشەییمان هەڵە دەستان خۆش بێت سەرکەوتومان سلااو لە هەموو لای سپاس بۆ کاکە ڕزگاری خۆشەویستیش کاکە مەجلیزیرە گەڵە تۆن بەرزە دیارە دەنگە لە بەسەر چاو ئۆردۆ دەچاشەکەین کاکە ڕزگا خەراغی گەڵەستاوتان دێنێ کاکە مەجلیزیرە گەڵەستای بوون و کاکە نەبەس گۆبانی نۆبەزی گۆبان بۆی بەڕێز سپاس بۆ هەردووکیان و من لە خزمەتدانم کاکە ئاراژیان بە هیوا بتوانین کێشەکان چارەسەرەکەین بەرنامەیەکی زۆر جوان ناوێکی جوانی بۆ بشاردووە تۆزە سوێدەکەمە فێنێکتر بێتەوە بۆی دڵی خەڵک فێنی بکەینەوە چکە خەڵک هەمووی لە خەیرانە زۆر ئاساییە ئێمە ژۆک و ئەو خەڵکە لە ناخۆشی و ناڕەحەتیە ئەژین ئێمە دانیشتوین ئەمانەوەی خزمەت بە و گوێگرە خۆشەویستانە بکەین بە گۆرانی دڵیان خۆشکەین خەمەکانیان لابەرین دەنا ئێمەش وەکو ئەوان بێزار و خەمبار و بێتاقەتین هیوادارم کەس بێتاقەت نەبێ و کەس غەمبار نەبێ و ژیان وەستانی تێدا نییە ژیان بە هەر وەسیلەیەک بێ هەر ئەڕوات هیوادارم کەس دڵتەنگی و بێتاقەتی نەگرێتە ئەستۆی خۆی و ئێمە بۆ خزمەتکردنی ئەو گوێگرە بەڕێز و خۆشەویستانە لێرە ئامادەین و هەرچەند گەرمیشە ئیشەڵا ستودیۆکەمان باشترەکەین و جوانترێکەکەین و ڕازاوەترێکەکەین ئەگەر هەر کەم و کەسری و هەر خەلەلیەکیش هەبێ ئەبێ دۆستان و خۆشەویستان بە گەوری خۆیان بمان بەخشن لەبەرەوەی ڕادیۆیەکی لەبەرەوەی ڕادیۆیەکی فەقیرانە و زۆر سپاسی کاک جەزای سازەکەین کە هەستاوە بە دامەزراندنی یاخود دانانی ئەم ڕادیۆی خەنجیلانەیە ئێمەش بتوانین بەشکم لێرەوە ئەو گۆرانیانەی کە ون بوون یاخود ئەو گۆرانیانەی کە ئیسە پراوێز خراون و لە زۆر شوێن و لە کەناڵ و لەم لاولا لێ نادرێ بەشکم لەم ڕادیۆیەوە و لە ڕێی ئەم ڕادیۆیەوە ئێوە گوێبیستی ببن بە خۆشحاڵیەوە چونکە ئەو گۆرانیانە گۆرانی ڕەسەن و خۆشی کوردەواریە لەبەرەوەی ئەو گۆرانیانە هونەری کوردی واتە ئەو گۆرانیانە کە ئێستا لە ڕادیۆی میلی گەڕیانەوە پەخش ئەکرێ زۆر جار کەسێک گوێیەکی لێگرێ لە گۆرانیە یەتە بەرگوێی ئەو گۆرانیە قەدیمە کە گوێی لێگرت ڕێک ئەچێتەوە ئەو دۆخەی و ئەو تەمەنەی کە
ئەو گەنج بوو ئەو گۆرانەی گوێ بووە یاخود ئەو گۆرانیە یادگاریەکی لەگەڵ هەیە. ئەم بەرنمەیەش بەرنمەی با بڵین بەزەر بوو باڵەمان هەر گۆرانی بێژێک هەر هونەرمەندێک لە هەر شارێکەوە لە هەر شوێنێکەوە لە هەر جێگەیەکەوە حەز بکە کە ئێمە خزمەتی بکەین، ئێمە خزمەتێکەین بەو پەڕی خۆشحاڵیەوە بەرنامەی بۆکەین و لە خزمەت یابین بەشکم لێرەوە دەنگی ئەویش بگا بە گوێگرەکانی خۆی و لە ڕێگەی ئەم بەرنامەوە ئەویش ببێ بە ئەستێرێکی گەشاوی لە هونەری کوردیە. ئێمە مەبەستمان گۆرانیە هەر کەسێکیش گۆرانیە کۆنەکانی لا هەیە لە ماڵانە لە ئیسا زۆربەی خەڵک ئەزانێ کە کاسێت نەماوە هەمووی سیدی و زۆربەی بگرە تەجیلاتەکانیش هەمویان ئاسەواریشیان نەماوەەر کەسێک کاسێتی چاک و پاکی هەیە بڵاو کراوە بێ یا بڵاو نەکراوە بێ بێنێ تەسلیمی ئێمە بکە بە خۆشحاڵیەوە دای ئەبەزێنین و لە خزمەتی ئەو خۆشەویستە ئەبین و ئەو هونەرمەندەی شابین کە ئەم بەرهەمەی تۆمار کردووە یاخود لە زۆربەی شوێنەکان نەماوە یاخود لە یوتیوب نەماوە لە فەیسبوک نەماوە لە خزمەتیان نەبێت. هیوادارم کاکە ئاراس بتوانێت بە گۆرانی و بازەڕ بوونەی ئێوارەیەکمان بۆ بکات لە گۆرانی میلۆدیە جوانەکان. کاکە ئاراس لەگەڵەوەی کە هونەری میلیۆلە بەڵام هەموو کاتێک ڕێچکەی سەردەشتی لە خزمەتی خۆشەویستانم ئەگەر من بتوانم من زیاتر لێرە کە مەوجودم حەزم کردووە وەکو پێشنیار خەڵک داواکاری چییە، ئێمە چی بکەین، چۆن ببین، چی گۆرانیەک دابەزێنین، چۆن بەرنامەکەمان دەست پێ بکەین، چۆن ڕۆژانە بتوانین کە خزمەت بەو گوێگرانە بکەین کە گوێ لە ئێمە گرن و کاتوساتی خۆیان بە ئێمەوە ئەکوژن و تەماشا و متابعی بەرنامە و شتەکانی ئێمەکەن ئێمە لە خزمەتیان نابین. جا ئێستا با یەک پەیوەندیمان لەگەڵ کاکە دڵشاد ئەمە لە سلێمانیەوە گەر پەیوەندیەکە وەرگین کاگەرا جەمجانە پێیان کاکە دڵشاد ئێوارە بەخوارن خێراتی کاگەرازەکان زۆر دەستخۆشیتان لێەکەم زۆر پیرۆزباییتان لێەکەم بەڕاستی ڕابوویەکە چۆتە دڵاو لە دڵایە. زۆر سپاس کاکە دڵشادجان. کاگەرا جان گوێ لە پەیوەندیەکەی کاکە دڵشاد دەخۆت. بەڵێ کاکە دڵشاد چاوی ماچەکەین زۆر سپاسەکەین، سپاس بۆ پەیوەندیەکەی زۆر دەستخۆشیتان لێەکەم. بەس وەڵا یەک پێشنیاری فەرموو هەیە ئەگەر لێم قبولکەن مەمنونە لە خزمەتین بەو پەڕی شانازیەوەتان خەمە سەرم و فەرموو. زۆر زۆر سپاس کاکە ئارازیان. وەڵا تۆزێک پەخشتان لە زۆر شوێنێک ساڵ نییە. ئەگەر تۆزێک پەخشتان بەخۆترکەن زۆر باشە، چونکە منوەکو سایق تەکسیەک بەردەوام لەوتێن ڕادیۆکراوەوە بەردەوام لەسەر ئەو ڕادوێ ڕازەکەی نییە بە هیچ شێوەیە. ئەگەر کاگەرا زێرمەتیم بە من لێرەوە کاکە دڵشاد وەڵی کاکە دڵشادجان جارە پەخشەکەمان وەکو باسمان کرد بە فەقیرانی و بە جیرفانی خۆمان حەزمان کردووە دڵی خەڵکی ئەم شارەی پێ خۆش بین کەڵم ئێمە حەزگەین دوێنە هەموو کوردستان، بەڵام بەداخەوە بەوەی قەیرانی و توانیمانە ئەو بکەین کە ئێستا ناو شاری سلێمانیمان تقریبا یعنی توان بڵم هەموو گەڕەکانە، بەڵام بەم نزیکانەی ئینشەڵا بەڵێنینکەوە بەهۆی کە هاوکارمانە بن لە شاخی ڕووتا لینکێک تێدانی ئینشەڵا واکەین کە هیچ کێشەمان نمێنە قوربان. ئینشاءڵڵا هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، هیوای کە من درێژوو لە ساقیتان بۆ خوازە، یا ڕەبی دەستان خۆش بێ یاخوا لەشتان ساغ بێ و سەرکەوتوو. سپاس بۆ تەلەفۆنەکە کاک دڵشادگیان، خوال لەگەڵ مڕۆن.
بەخوا خوێندێ لە چاوم ئەرە لە دووری باڵە و بەڕاستی پەشۆکاوێ هەیبێ دەبابێ سێوەنار وەربێ وایە سەر لێک داوە ناوێرم دەستی بەمێ بۆ یەک ماچ دەرزانە ڕەنزایە لەگەڵ ورمێ نازانم بۆ تۆراوە جارجار چاوم لێ دەکا بابان بە چاکی لێیدا و تەقە تەقی پێ بکە ڕەحیم لە بەردەمرم لێیدا بەو دار و پیکە لە ڕادوێی میلی گەڕیان ڕادوێی دەرەنجەیەکە ڕادوێی میلی گەڕیان ڕادوێیە دەرەجەیەکە ڕادوێی دەرەنجەیەکە با خەڵکی لای ئاشنا بێ بەو خودای لەم مەکە بەو خودای لەم مەکە ئەوەنە لێی بدا ئەوەنە لێی بدا سەبەر بە منیش بکە ئەوە شەپۆلەکەی نەوە چوار پۆینەکە نەوە چوار پێوینەکە ليدن بشادوماني أو ضربوا بالبانا ليدن بشادوماني أو ضربوا بالبانا لم رادوا ميوانين وما الله الشيخ مولانا إيرا كان كويا إيرا كان كويا بود ظلم لو بندانا رادوا ملي قريانا رادوا ملي قريانا إيما وين لخزمتي أو خوش ويستانا ليدن بشادوماني بوان ظلم العانا نەوە چوار پۆینیەکە بە ماڵە شەغ مەولانە هەچ کەس ئەی خاتە سەری هەچ کەس ئەی خاتە سەری ڕێک زەرب و باڵەبانە گۆرانی کوردەواری فۆلکلۆر و زۆر جوانە شاشين وبعضا ليدا بشادي ليدا بشادي ليدا بانلن بمجازا او تاني دامنا والله ورادو تازا رادو ملي قريانا سر برش جزاي سازا ليدا بشادو ماني بربري لا عوازا ئای دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن ئەچینە ناو بڕەوە میلی ڕادیۆی ئۆتۆمبیلەکەت بخەرە سەر شەپۆلی 94.1 با گوێبیسی هەڵبژاردن گۆرانی
موسيقى رصين فيها مرة مردو قرية رادیوی ملی گریان کانالێک بۆ ڕەوینەوەی خەمەکان. لە ڕادیوی ملی گەریانەوە گوێبیسی خەرمانێک لە گۆرانی و مۆزیکی ڕەسەنی کوردەواری بڵاو نەکراوەتە. ئێوارەتان باش. خۆشەویستانم، ئێوارەتان باش خۆشەویستان و بیسەرانی ڕادیۆ میلی گەڕیان، بینەرانی پەیجی ڕادیۆ میلی گەڕیان، ڕێزسڵاومێ بۆتان. هیوادارم بتوانین لە خزمەتانە بین. بەڕاستی ناو ستۆدیۆ گەرمەکە خۆمات مەژورەوە کاکە جاکبەر و هاوڕێکانم یەک پارچە کۆی لە ساونەیە بوو بن، بەڵام ئەوە ژیان نیەمەیە، خۆمان و ژیانەمان هەبژاردوو بۆ خزمەتیەوە. هیوادارم ئێوە دڵخۆش و ئاسوودە بن لەم کاتەیە کە ئێوە ژەموتان دڵتان لەم ستۆدیۆ ئێمە گەرمترە، بتوانین ئێمە فێنێک بەخش بین، بتوانین ئاسوودەی بەخشین بێەوە. کاکە مەجززیرەی خۆشەویست لە کۆمنتە بنووسیەوە دەستی ئەو ستافە جوانە خۆش بێ، سوپاس دەکەم. کاک کاروانینەی ئەڵێ ئەی دەنجی خۆش کاگاراز، کاکە کاروانی هونەرمەندی خۆشەویست و دەنجوڵاڵە، هونەرمەندی بەهرەمەند، کاک کاروانینەی چاو ماجەکەم. کاکە مەجززیرە سڵای من و کاکە نەبەزگۆڤان بۆ ئێوە سوپاس دەکەم. کاکە ئاسۆمەجی مامەسامەجی دەڵێ ستۆدیۆکە جوانە دەستی خۆش بێ. کاک کاروانینی من هەمیشە قەرزاری هەڵوێستە جوانەکانی تۆ ماڵە سڵاوتان لێ بێ. سڵاو بۆ تۆ کاک کاروانینەی خۆشەویست. کاکە مەجززیرە سڵاو جارێک تر بۆ تۆ. کاکە ڕزگا قەرەداغی ئەڵە سڵاوتانە بێ، سڵاو بۆ خۆشەویستمان کاکە ڕزگاری هاوکار و هاوڕێ هەمیشەیمان. کاکە مەجززیرە گەڵە سوپاس بۆ ئەرکوماندوبوونی کاک جەزای ساز، من خزمەتکارم کاکە مەجیدجیان بە قوربان. کاکە مەجززیرە گەڵەگە بکرێت کاک جەزا مایک بۆ خۆت دابنێ دەنگت نزمە بەسەر چاو مەڵام من لە دیوی کۆنتترۆلەوە قسەمە کرد. کاکە مەجیدجیان ئەوە ساعتمە خزمەتان لە لایڤەکەشە دیار نەبووم، بەڵام ئێستا لە خزمەتان نەبم. کاکە پشتیوان شێخ مستەفا لە سڵاوڕێز بۆ جەنابێت. کاک مەجززیرە گەڵێ تۆن بەرزە بەسەر چاوم هەموو کێشەکان چارەسەرەکەین. ئەمڕۆ داوای لێبوردنەکەین یەکەم ڕۆژمانە و لە ناو دەرەجەی پلەی گەرمای ئەم مانگی تەمووزە بۆ حاڵەوە بەرنامەکان پێشکەشەکەین. کاکە ژین سەرکەوتوو بن ئینشاڵڵا، سوپاس دەکەم. کاکاردی عەلێ دەنگی کاک جەزا زۆر کزە، دیارە ئەوستا دەنگم کز بۆ داوای لێبوردنەکە من لەو دیوم لە بەشی کۆنتترۆل بووم، دیارە داوای بەخشینەکەم. کاکە مەجززیرە گەڵەگە بکرێت کاگەرەز مەقامێکی بەیاد بۆ گوێگرانی. وەڵی کاگەرەز من زیاتر وا جۆم لێ بۆ کە زۆربەی کات کاگەرەز گۆرانی میلی خۆشمان پێشکەشەکە تۆزێک ڕەنگە لە مەقاماتە زۆر حوسڵی لەگەم مەقاماتە نەبێ خۆی حەزی پێ نەکە، بەڵام من هەر تەکلیفێکی تۆژەگەێنم. کاکە ڕزگا قەرەداغی دەستان خۆش بێ، سەرکەوتوو بن، سڵاو لە هەموو لایەک ئیوان بەردەوام بن. سوپاس کاکە ڕزگارجیان. کاکە فریا چاوڕەش
سڵاوتان لێ بێت سەرکەوتوو بنە میشە سوپاس زۆر مەمنونی خوا تۆش بپارێزێت کاک شێخ نەبەس دەست و دەنگ و ڕنگتان خۆش بێ هیوادارمە میشە سەرکەوتوو بن زۆر سوپاس کا کاردی عەلیەڵە دەستان خۆش بێت دەستی بەڕێزتان خۆش بێت کاکە ئامان جنەجمەڵە سڵاو ڕێز بۆ جەنابە کاکە ئامانجیان ڕزگای قەرەداغیڵە سەوتی خۆت کزە کاک دزا بە قوربان کاکە ڕزگاجیان تەواو ئیشەڵا چارەسەریەکەین بۆ ئەگەر مداخەلەم هەبوو کاکە حەمەسەڵا عەڵە سەرکەوتوو بن سوپاس دەکەم کاک دیلان فەردین سڵاو لە هەموو لایە کاکە دیلانی هونەرمەند سڵاو بۆ تۆ ژیانەکەم هاوڕێ خەرەجانی گوڵی نردووە سوپاس کاکە میران قەرەداغی هونەرمەند لە هەولێرەوە گوڵی نردووە لەگەڵ دڵە خۆت گوڵ و دڵی کاکە دەنیال ئەزری هونەرمەندە تاخانە کوردەکەی ئیسرائیل بە هەمان شێوە گوڵ و دڵی نردووە چەپڵی نردووە کۆمەڵە ڕموزی نردووە چای ماجەکەم زۆر سوپاس کاکەمە زیزیرەک بە هەمان شێوە کاکە زانە مامەندی دەستان خۆش بێ کاک زامیشە ماندوو نەبن زۆر سوپاس دەکەم زامۆڵە سڵاو بە کاکارە سڵاو بۆ تۆش کاکە ڕێبواری ڕاگەاندن کاکە ڕێبواری پشتیوان و هاوڕێ و هەواڵ و هاوبیرمان ئەڵە پیرۆزە و سەرکەوتوو بن دەستان خۆش بێ کارێکی جوان و ناوازەیە بە هیوای پێشکەشکردنی هونەری ڕەسەنی کوردی و بەسەرکردنەوەی گۆرانیە ڕەسەنەکان و بەرنامەی بە پێز و بەسوود تا سوود بە کۆمەڵگە بگەینێ هەر بژین هەمیشە سوپاس دەکەم کاکەمە زیزیرەگەڵی ئێستا باشە دیارە هەڵەکانمان دوایەوە چارەسەر بۆ دەست خۆش کاکە کۆسرە دەنۆر سڵاو بۆ هونەرمەندە زۆر سوپاس کاکە کۆسرەت ئەنۆرە لە بژی ماماراس سوپاس کاکە میران قەرەداغی جارێکتر لە هەولێرەوە خۆشەویستانم ئازیزانم ڕۆحەکەم ئێمە ئەم ڕادێمە دامەزرانەوە بۆ خزمەتی ئێوە لەبەرەوە قەت نیگەران نابین لە گلەیەکانتان لە ڕەخنە و پێشنیارەکانتان هەز ڕەخنە و پێشنیارێکتانە بێمە سوپاسانەکەین باوەڕتان هەبێ ئەمانی کە ئەیبینن زۆربەی دیاری هاوڕێکان مەکەزانیان ئێمە ئەم سوێدەیە دروست دەکەین بۆ خزمەتی هونەری میلی کاکە گۆران هەورامی بە کورسی و بەو ئامێری تەلەڤیزۆنە کۆنانە و ئەو شتە کولتوریانە هاوکاری کردوین ئێمە کۆ باسم کرد هاوکاری مادی لە هیچ لایەن و لە هیچ کەسێ وەرناگرین سربەخۆین ئاهلین بێلایەنین بۆ خزمەتی تەنها و تەنها هونەری میلی پێشەوە ژەمە بە درێژایی چەند ساڵ هەموو چالەچەکەمان ڕیکۆرد کردووە ئێستا و ئەرشیفانەی خۆمانەکە پێشکەشتانیەکەین پەیوەندیکردن بە بەرنامە ڕاستەوخۆکانی ڕادیۆ میلی گەڕیان ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 0 471 5264 داوای لێبوردنەکەم دیارە بەس لایڤەکەنەوە ستاوە کاک جعفەری خۆشەویست و مادوونەناز لەگەڵمانەیە ئەمەش هەڵەکانە هەڵی کارەبا لە دەسەڵات تێمایانە هیوادارین کە توانین زاڵ بین بەسەر و کێشانەیە چووکە وەکو باسمان کرد پرۆژەیەکی ئەهلی سربەخۆی بێلایەن و بێ پشتیوانین لەبەرەوە ڕەنگە هەرەومان پێ بکرێت تەنها پشتیوانێک کە لەیە ئەمانەیە داواتان دەکەین بە تایبەتی بۆ بازرگانەکان بۆ خەمخۆرانی شاری سلێمانی ئەو کەسانی کە ئەتوانن بە تەنها یەک شێوە هاوکارمان بن ڕێکلامەکانیان بێنن بۆ ڕادیۆی میلی گەڕیان بۆی کە ئێمە بتوانین لە ڕادیۆی میلی گەڕیان بە ڕێکلامەکانی ئێوە بەردەوام بین بۆی بتوانین سپۆنسەری بەرنامەکانمان بکەین ئەو بەرنامانی کە بەنیازین زۆرترین هونەرمەندی ناودار بێنین ئەم ستۆدیۆوە بۆ خزمەتیەوە ئێمەش تەنها داواکاریمان لێوە کە ڕێکلامەکانی ڕێکلام بازرگانەکانتان بێنە ڕادیۆی میلی گەڕیان بە مەبەستی سپۆنسەرکردنی بەرنامەکانمان یا مەرجنیە ڕێکلامیشمان بۆ نێنن سپۆنسەری هەندێک بەرنامام بکەن ئێمە باوان شێوە ڕێکلام بۆ ئەو بۆیەوەکەن بە تەنها بۆ بەرنامەی کە خۆتان نیازتانەیە کە سپۆنسەری بکەن سواسانەکەم دیارە کەمێکتە کارەبا چارەسەر بێگەڕینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی یەکەم حەڵقەی بەرنامەیەکی کلتوری کە هونەرمەندی میلی هونەرمەندی دێرین و خۆشەویست و شارەزا لە هونەری میلیا کاکارە زەباتی ئامادە و پێشکەشێکە منیش لە خزمەتان نابم بۆ ئەوەی کە بتوانین بە شێوەیەکی بەرچاو ئەمڕۆ ئەوەی کە من پێویستە سوپاسی بکەم سوپاسی بەپیانم بۆ ڕاگەاندکاری سەرکەوتوو کاک جعفەر جەلالی هاوڕێ دێرینم و کە ئەمڕۆ مادوونەناسان لەگەڵمانە سوپاس بۆ هەردوو ژەنیاری بەتوانە کاکە ڕەحیمی باڵەبان و کاکە بابان بەزەرب بۆ کاکە بورهان ئەورامی هەمیشە و هاوکارم بۆ کاکە ڕەوەندی خۆشەویست کاکە ڕەوەندتاکە هاوکارم بۆ ئەمڕۆ بۆ هەموو خۆشەویستانی کە لە حەزی خۆیان و لە دەستۆزی خۆیان بۆ هونەر و کولتور لەگەڵمانان دیارە ئێستا کارەبا بڕاوەگە کارەباکە دیارە کەمێکتر ئەبێ بە مۆریدای ترەمە قەدەری وڵاتەکەمانە ئەچینە لای ناوبڕێک و وینەوە خزمەتە